مێژووی زمان و ئەدەبی کوردی مێژوویەکی دەوڵەمەند و هەوراز و لێژیەکی یەکجار زۆری تێپەڕاندووە. بە دڵنیاییەوە زمان و ئەدەبی کوردیش گرنگترین هۆکارێک بووە کە تا ئێستا نەتەوەی کورد سەرباری هەموو نەهامەتی و ژێنۆساید و جینایەتێک کە بەسەری داهاتووە نەفەوتاوە و نەتواوەتەوە. ئەدەبیاتی کوردی بە هەردوو لایەنی زارەکی و مەکتوبەوە هەموو دەم بەڵگەیەکی زیندوو حاشا هەڵنەگر بووە کە نەتەوە و کللتور و مێژووی خۆمانی پێ بسەلمێنین. واتە شۆڕشە ڕەواکانی کورد لەلایەک، زمان و ئەدەبی کوردیش لەلایەک. واتە هەر کام قورسایی تایبەت بەخۆی بووە بۆ پاراستنی مێژوو و شوناسی نەتەوەی کورد. هەندێک جاریش ئەو لایەنە بەلای زمان و ئەدەبیاتی کوردی لاسەنگ بووە و کاریگەریەکی زۆرتری بووە لەسەر زیندومانەوە و نەفەوتانی نەتەوەیەک کە تا ئێستا خاوەنی هیچ دەسەڵات و کیانێکی سیاسی نەبووە و بەردەوام زمان و کللتوری لەژێر چەتری زمان و کللتوری بەدەسەڵات تردا بووە. مێژووی ئەدەبی کوردستانی ڕۆژهەڵات لە پاش شەڕی جیهانی یەکەم و دابەشبوونی بەسەر 4 وڵاتدا چووە قۆناغێکی ترەوە. واتە بۆ جاری دووهەم دابەش دەبێ و ئەوەش دەبێتە هۆکارێک کە کاریگەری نەرێنی لەسەر ئەو مێژووە هەبێت. بە شوێن هاتنە ئارای شەڕی جیهانی دووهەم و بەتایبەت کۆتاییەکانی ئەو شەڕە، کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هەنگاوی نایە ناو قۆناغێکی تر لە مێژووی سیاسی و هەروەها ئەدەبی خۆی. واتە لە سەرەتای شەڕی جیهانی دووهەم جموجۆڵی سیاسی لەو بەشەی کوردستان و لە ناوچەی موکوریان کەوتبووە گاگۆڵکە و لە ئاکامدا لە ساڵی 1324 هەتاوی دامەزرانی کۆماری کوردستان لە مەهابادی لێکەوتەوە و بەو جۆرە کورد بۆ یەکەم جار بوو بە خاوەنی دەوڵەتێکی تایبەت بەخۆی. هەروەک ڕوون و ئاشکرایە هەموو شۆڕش و جوڵانەوەیەکی سیاسی لە هەموو وڵاتانی دنیا جموجۆڵ و چالاکی هونەری و ئەدەبیشی بە شوێندادێ. دیارە کوردستانیش لەو مژارە بێبەری نییە و کۆماری کوردستان گەلێک کەڵە شاعر و نووسەری باشی لەگەڵ خۆیدا هێنا و پەروەردەی کردن. شاعران و نووسەرانێک وەکو مامۆستایان حەسەنی قزڵجی، عەبدوڕەحمان زەبیحی، حەقیقی، هەژار، هێمن، ئاوات، خاڵەمین، نووری و هەتا دوایی لە ناودارترینیان بوون کە دەقەکانیان بۆتە سەرچاوەیەکی گرنگی مێژووی ئەدەبی و تەنانەت سیاسی. واتە هەندێک جار لە زۆربەی دەقی ئەو شاعر و نووسەرانە وەکو سەرچاوەیەکی گرنگی سیاسی لەنگەریان لەسەر دەگیرێ. مامۆستا حەسەن قزڵجی یەکێکە لەو نووسەرە گەورانەی مێژووی ئەدەبی کورد لە هەموو کوردستانی گەورە کە لەو سەروبەندەدا دەرکەوت و گەلێک بەرهەمی بە پێز و ناوازەی بۆ کتێبخانەی کورد مسۆگر کرد. چیرۆکنووسێکی بەتوانا و قەڵەمێکی بە بڕش لە مێژووی ژێرانەوەی گەلی کورد. هەروەها مامۆستا حەسەنی قزڵجی بوو بە باوکی چیرۆکی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵات. مەلا حەسەنی قزڵجی نووسەر و وەرگێڕ و سیاسەتمەداری کورد، ئەندامی کومیتە ناوەندی حیزبی تودەی ئێران لە ساڵی 1292 هەتاوی لە گوندی قزڵجەی سەر بە شاری بۆکان لەدایک بوو. خوێندنی سەرەتایی خۆی لە لای مامی واتە مامۆستا تورجانیزادە دەست پێ کردووە. جگە لە زمانی کوردی و فارسی و عەرەبی و دەرسی ئاینی، وانەکانی ڕیاضیات و فەلسەفە و جەبر و مەنتیقیشی هەر لە لای مامۆستا تورجانیزادە خوێندووە. لە ساڵی 1370 هەتاوی وەکو کارمەند لە فەرمانداری مەهاباد دادەمەزرێ و هەر لەو سەردەمەشدا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی باش و خوێندەوار و نیشتیمان پەروەر وەکو مەلا عەوڵا عامیدی و عەبدوڕەحمان زەبیعی و مامۆستا هەژار و کۆمەڵێک کەسی تر ئاشنا دەبێ. هەر لە ڕێگەی ئەو کەسانە و هەروەها مامۆستایەکی ناودار و بلیمەتی تری ئەو سەردەما واتە مامۆستا فەوزی بیری نیشتیمان پەروەری و سیاسی لە مێشکیدا چەکەرە دەکا. لەو سەردەمەدا خەباتی کۆڕ و کۆمەڵانی ڕوونابیری کورد تەشەنەی دەستاند و کۆبوونەوە و کاری نهێنیش کەوتبووە جموجۆڵ. لە خەرمانانی ساڵی 1320 هەتاویدا ڕژیمی دیکتاتۆری ڕەزاشا ڕووخا. ئەوە بوو بە هۆکارێک کە قزڵجی و هاوڕێیانی هەنگاو بنێنە ناو قۆناغێکی نوێتر لە خەباتی سیاسی خۆیانەوە.
لە ساڵەکانی 1321 تا 1324 هەتاوی بە گەرم و گوڕی تێکەڵی بنکە و کۆمەڵی ڕووناکبیری و سیاسی دەبێ و بۆ یەکەم جار بە شێوەیەکی ئاشکرا نووسین بە زمانی کوردی دەست پێ دەکا. لە سەردەمی کۆماری کوردستاندا بێوەتان و ماندوو نەناسانە سەرقاڵی کاری ڕۆژنامەنووسی لە ڕۆژنامەی کوردستان دەبێ. جگە لەوانە گۆڤاری سیاسی و کۆمەڵایەتی و کللتوری هەڵاڵەی دەردەکرد. لە پاش ڕووخانی کۆماری کوردستان وەکو زۆرینەی هاوڕێیانی نووسەر و ئەدیب و سیاسی خۆی پەڕیوەی کوردستانی باشوور دەبێ و ژیانی ئاوارەیی خۆی دەست پێ دەکا. هاوڕێیانی سەردەمی ئاوارەیی مەلا حەسەن قزڵجی تا کۆتاییەکانی تەمەنی مامۆستایان هەژار، هێمن، زەبیعی، مەلا عەوڵای داودی و هەروەها پێشەوا قازی محەممەد دەبن. هەروەک مامۆستا هێمن کە لە پێشەکی کتێبی پێکەنینی گەدادا دەنووسێ، قزڵجی بەبێ ئەوەی سینگڕە پێشخا لە خۆشەویستترین و نزیکترین هاوڕێی قازی محەممەد بوو. مامۆستا قزڵجی لە بابەت هەژار و زەبیحیەوە کە ساڵانێکی دوور و درێژ لە بەغدا و جێگای تر بەیەکەوە بوون بەو پەڕی خۆشەویستیەوە دەدووە. بە جۆرێک کە مامۆستا هەژار لە کتێبی چێشتی مجێوردا خۆی و زەبیحی و قزڵجی بە سێ تفەنگدار نێودێرکرد بوو. لە ماوەی 16 ساڵ ئاوارەیی لە عێراق بە شێوەیەک لێک گرێدرابوون کە بەڕاستی سێ تفەنگداریش بەو شێوازە نەبوون. هەر کامیان بە شێوازێک تێکەڵاوی کاروباری سیاسی باشوور ببوون، بە شێوەیەک کە هیچ کات هیچیان وازیان لە پەرەپێدان و خزمەت بە زمان و ئەدەبی کوردی نەهێنا و هەرسێکیان بەهێمنی شاعرەوە وەکو چوار یادگاری کۆماری کوردستان ناسراون. جێی ئاماژەیە کە مامۆستا قزڵجی لە پاش ڕووخانی کۆمار یەکەم هەنگاوی بڵاوکردنەوەی ڕۆژنامەی ڕێگا بوو کە کاریگەری یەکی یەکجار ئەرێنی و باشی لەسەر ئەو سەردەمەی کورد بوو. مامۆستا قزڵجی لە درێژەی ژیانی ئاوارەیی خۆیدا لە تووتنفرۆشیەوە بگرە تا وێنەگری کردبوو. هاوکات بە نووسینی بەردەوام هاوکاری گۆڤار و ڕۆژنامە کوردیەکانی باشووری دەکرد. لە هەموو ئەو ماوەیەشدا بەردەوام لەژێر گوشار و مەترسیدا بووە. لەگەڵ زەبیحی 3 ساڵ دەکەونە زیندان لە بەغدا و هەر لەوێش لەگەڵ کۆمەڵێک کەسی خەباتکار و نووسەری باشی باشوور ئاشنا دەبێ کە یەک لەوان گۆرانی شاعر دەبێ. جارێکی تر دەگیرێ و ڕەوانەی ئێرانی دەکەنەوە، لەوێ لە دەست جاندارمەکان هەڵدێ و بە یارمەتی کۆمەڵێک هاوڕێ و ئاشنای باوەڕپێکرا و دەرباز دەبێتەوە. لە ساڵەکانی 1341 و 1342 هەتاوی لەژێر گوشاری ڕژیمی قاسمی ئەو کاتی عێراق بە یارمەتی حیزبی شیوعی خۆی دەگەیەنێتە ئاڵمانی دموکراتیک و لەوێ هەر بە هۆکاری شیوعی و کوردەکانی ئەندامی حیزبی تودەی ئێران بەو حیزبەوە گرێ دەدرێ و بەر لە گەڕانەوەی لە پلۆنیۆمی 16 کومیتە ناوەندیدا دەبێتە ڕاوێژکاری کومیتە ناوەندی و هەروەها لە پلۆنیۆمی 17دا دەبێتە ئەندامی کومیتە ناوەندی حیزبی تودەی ئێران. لەو سەردەمەشدا ڕادیۆپەیکی ئێران بە زمانەکانی فارسی و کوردی و ئازەری و عەرەبی دامەزرا بوو. مامۆستا قزڵجی بەرپرسی بەشی کوردی ڕادیۆکە بوو، هەڵبەت جارجاریش بەشی عەرەبیشی و ئەستۆ دەگرت. هەروەک خۆشی دەیکوت زۆر جاران لەبەر بێکەسی بەرپرسایەتی بەشی عەرەبیشی دەکەوتە ئەستۆ. بۆ ماوەی 16 ساڵ هەموو ڕۆژ بە ماوەی نیو کاتژمێر بەرنامەی کوردی لە ڕادیۆ بڵاو دەکردەوە. مامۆستا حەسەن قزڵجی لە درێژەی ژیانی بەبایەخی بەدەیان وتار و لێکۆڵینەوە و وەرجێڕانی بە نرخی بووە. لە ماوەی کار و چالاکی لە ڕادیۆپەیکی ئێران لە ناو بەرنامەکانی شەرحی حاڵی بە نرخی حاجی قادری کۆیی لە ڕادیۆ بڵاو دەکردەوە کە بینەرێکی یەکجار زۆری بوو. کتێبێکی زانستی بولغاری لەسەر ئەدەبیات دێنێتە سەر زمانی کوردی بە ناوی تێئۆری ئەدەب کە زیاتر لە 500 لاپەڕە بوو. لە مەودای ساڵەکانی 1348 تا 1353 هەتاوی بەدەیان وتار و نووسراوەی لە کۆڕی زانیاری کوردستان چاپ و بڵاو دەکردەوە کە یەکێک لە کارە بە پێز و بەنرخەکانی مامۆستا قزڵجی لێکۆڵینەوەیەکی زمانەوانی لەسەر وشەکانی کوردی بوو کە دوای شۆڕشی گەلانی ئێران لە تاران بە ناوی سوان و تێکشکان و جێگوڕکێی پیتەکان لە زمانی کوردیدا چاپ و بڵاو بووە. لە بەرچاوترین وتار و لێکۆڵینەوەی مامۆستا قزڵجی دەتوانین ئاماژە بە وتاری هۆکاری دامەزراندنی حیزبی ژیانی کورد بکەین کە نمونەیەکی بەرچاو و گەشاوەی زانایی و شارەزایی ئەو بووە لە بواری سیاسەتدا کە لە گۆڤاری ڕێگادا بڵاو بۆتەوە.
یەکێکی تر لە چالاکی و نووسراوە بەهێزەکانی مامۆستا قزڵجی کۆمەڵە وتار و زانیاری بە ناوی هەندێک زانیاری مارکسی لێنینی بووە کە لە رادیۆپەیکی ئێران کاتی خۆی بە شێوەی زنجیرەیی و بە زمانێکی پارا و ڕەسەنی کوردی و لەو پەڕی سادەیی و ساکاریدا دەیخوێندەوە و بڵاوی دەکردەوە بە شێوەیەک کە بیسەری بەرنامەکە زۆر بە جوانی لی تێدەگەیشت و دەچووە کوولەکەی مێشکیەوە. ئەو دەرسانە لە 13 پرسیار و وەڵامی گرنگ پێک هاتبوون کە بریتی بوون لە دەرسی یەکەم دنیابینی چییە؟ دەرسی دووهەم دیالەکتیک چییە؟ دەرسی سێهەم ماتریالیزمی فەلسەفی، دەرسی چوارەم تێئۆری و پراکتیک، دەرسی پێنجەم ماتریالیزمی مێژوویی، دەرسی شەشەم پەیوەندی هێزەکانی بەرهەمهێنەر و پەیوەندیەکانی بەرهەمهێنان و شۆڕشی کۆمەڵایەتی، دەرسی حەوتەم چینەکانی کۆمەڵ و دەوڵەت، دەرسی هەشتەم قۆناغەکانی ئابووری کۆمەڵایەتی، دەرسی نۆیەم سەرمایەداری، دەرسی دەیەم سۆسیالیزم، دەرسی یازدەهەم حیزب، دەرسی دوازدەهەم خەباتی حیزبی، دەرسی سێزدەهەم ئستراتیژیک و تەکنیک. دیارە چالاکی و کار و نووسینی مامۆستا قزڵجی دەریایەکی بەرفراوان و قوڵە کە تەنیا ئاماژە بە چەند دڵۆپێکی ئەو دەریایە کراوە لەبەر ڕەوتی نالەباری سەردەمی ژیانی مامۆستا و هەروەها نهێنی بوونی ژیان و ساڵیانی ساڵ ئاوارەیی و دەربەدەری بەشێکی بەرچاوی نووسراوەکانی ون بوون و تێدا چوون. کتێبی پێکەنینی گەدا وەکوت بەرچاوترین و بە پێسترین بەرهەمی مامۆستا قزڵجی دێتە ئەژمار. پێکەنینی گەدا یەکەمین کۆمەڵە چیرۆکی کوردیە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە 14 چیرۆک پێکاتووە و زۆربەیان دەور لەسەر کێشە کۆمەڵایەتیەکانی ئەو سەردەمە دەجێڕێ. پێکەنینی گەدا دەقگەلێکی تەنزی ڕالیستیە، وێنەیەکی ڕاستینی ئەو کاتی کۆمەڵگای کوردستان بووە. کەسایەتیەکان یەکەیەکەیان ئاشنان و لەگەڵ دۆخی سیاسی کۆمەڵایەتی ئەو کاتدا غەوارە نین. دەتوانین لەناو ئەو کوتە چیرۆکانەدا زوڵم و زۆری دەرەبەگ و ناعیداڵەتی کۆمەڵایەتی، بەرتیلخۆری و نیشتمان فرۆشی و هەروەها چینی چەوساوە و ژێردەستی ئەو کاتی کۆمەلگای تێدا ببینینەوە. لەگەڵ خوێندنەوەی چیرۆکەکان خوێنەر نازانێ پێ بکەنێ یانەکو بگری. زیاتر لە 50 ساڵ لە نووسینی چیرۆکەکانی کتێبی پێکەنینی گەدا دەگوزەرێ و بەداخەوە ئێستاش ناوەڕۆکی ئەو چیرۆکانە لە ناو کۆمەلگای ئێستادا بوونی هەیە. تەنیا جیاوازیەک کە لە نێوانیاندا هەیە نوێبوونەوەی کێشەکانە بە جۆرێکی تر و بەڕەنگ و بۆن و بەرامەیەکی ترەوە. ئەم کێشانە بەربینگی مرۆڤ و کۆمەلگای ئێستای کوردی گرتووە، واتە ئاڵوگۆڕێکی ئەوتۆ بەسەر کۆمەلگادا نەهاتووە و کێشەکان هەمان کێشەن بەڵام بەڕەنگ و بۆنێکی بڕێک جیاوازتر. قزڵجی بلیمەتێک و نووسەرێکی وەها لێزان و شارەزا بوو کە لە ڕێگەی نووسراوەکانی سەری بە هەموو کنوکەلێنی کۆمەلگادا دەکرد. کێشە و گرفتەکانی مرۆڤ و کۆمەلگای بەوردی دەناسی، دەیزانی چ دەنووسێ و بۆکوێ دەنووسێ و چۆن دەتوانێت زەفەر بێتە کۆمەلگایەک کە لەو سەردەمەدا 90% نەخوێندەوار بوو. هەموو ئەوانە بەرهەمی خوێندنەوەی شێلگیرانە و وردبوونەوەی لە ڕادەبەدەر و ژیر و وریایی نووسەرێکە کە خوێندنەوەیەکی واقعبینانەی بۆ کۆمەلگای خۆی بووە. هەر بۆیە مامۆستا هێمن شاعری ناوداری کورد لە پێشەکەی کۆمەڵە چیرۆکی پێکەنینی گەدادا دەڵێ بنەماڵەی قزڵجی لە ناوچەی بۆکان وەکو بێچۆمراوی وان، هەر لە هێلکە هاتنە دەرێ مەلەوانن. مامۆستا هێمن لەو باوەڕەدا بوو کە مامۆستا قزڵجی ڕۆڵەیەکی هەڵکەوتووی گەلی کووردە کە زۆر بە جوانی نێتەوە و کۆمەلگای خۆی ناسیوە. مامۆستا قزڵجی شارەزاییەکی یەکجار قوڵی لەسەر ڕێنووس و ڕێزمان و یاسا و ڕێساکانی زمانی کوردی بووە. دیارترین وتارێک کە دەتوانین ئاماژەی پێ بکەین وتارێکە لە ژێر ناوی لەبارەی هێندێ لە نهێنیەکانی ڕێزمانی کورد. ئەو وتارە لەلایەن نووسەر و زمانزانی ناوداری کورد مامۆستا مەسعود محەممەد بە وتارێکی بە نرخ و بە پێس هەڵسەنگێنراوە و لە وتارێکدا وەڵامی دەداتەوە و لە بەشێکیدا دەڵێ ئەو وتارەی مامۆستا قزڵجی کە بۆ گۆڤاری کۆڕ هاتووە دەنگدانەوەیەکی نرخدار و دڵسۆزانەیە لە بەرامبەر یەکێک لە بەرهەمە ڕێزمانیەکانی کۆڕی زانیاری کورد، ڕێگەڕووناکەرەوەی ڕێبازێکی زمانی کوردیشە. مامۆستا قزڵجی لە بواری وەرگێڕانیشدا دەستێکی باڵا و بەتوانای بووە. لەو بوارەشدا دەتوانین ئاماژە بە بەشێک لە چیرۆکەکانی چێخۆف چیرۆکنووسی گەورەی ڕووسی بکەین کە بە باشترین شێوە و بە زمانێکی پارا و ڕەسەن وەری جێڕاوەتە سەر زمانی کوردی. مامۆستا حەسەن قزڵجی لە پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی دەگەڕێتەوە زێدی خۆی واتە بۆکان، بۆ ماوەیەک لەوێ دەژیت.
لە پاشان دەچێتەوە شاری تاران و لەوێ وەکو ڕۆژنامەنووس و نووسەرێکی پێشکەوت و خوازی کورد بەشی کوردی ڕۆژنامەی مەردومی دەرکردووە. بەداخەوە هەر لەو سەروبەندەشدا بە شوێن گرتن و ئیعدامی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی بەر ئەو شاڵاوی ڕەشبگیریە دەکەوێ و لە پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر لە ئاکامدا لە ساڵی 1364 هەتاوی لە سیاچاڵەکانی زیندانی ئێڤین لەدار دەدرێ و گیانی پاکی پێشکەشی ئازادی و گەلەکەی دەکا و شەهید دەبێ. بەداخەوە هەتا ئێستاش بەڕوونی شوێنی گوڵکۆ و مەزاری ئەو نووسەر و بلیمەتە دیار نییە. شەهید حەسەن قزڵجی نووسەری گەورە و ناوداری کورد زیاتر لە 15 بەردەوام و بێ پسانەوە خزمەتی زمان و ئەدەب و کللتوری نەتەوەکەی و هەروەها برایەتی نێوانگەلانی کرد. هەر لە سەرەتای دامەزرانی کۆماری کوردستان وەکو نووسەر و ڕۆژنامەنووسێکی چالاک تا سەردەمی ئاوارەیی لە عێراق و دواتر لە وڵاتانی ڕۆژاوایی بۆ چرکە ساتێکیش لە چالاکی و نووسین و خزمەت بە ئەدەبی نەتەوەکەی نەوەستاوە و تاوانی هەموو ئەو خزمەت و لە خۆبردوویەشی بە گیانی خۆیدا. واتە مامۆستا حەسەن قزڵجی نرخی ئازادی و ئازایەتی و هەوڵ بۆ ڕزگاری و خەبات بە دژی تاریکی بە خوێنی خۆیدا. بە دڵنیاییەوە مامۆستا حەسەن قزڵجی هەردەم ناوی وەکو ئەستێرەیەکی گەشت لە ئاسمانی زمان و وێژەی کوردیدا دەدرەوشێتەوە و بەرهەمەکانی بەشێکی گرنگی کتێبخانەی کووردە و سەرچاوەیەکی بەبایەخ و بە پێزی مێژووی سیاسی ئەدەبی کوردستانیشە.